ئاسکی کفری پرۆژەی دروستکردنی 1000 خانووی نیشتەجێبوونە لە کفری کارەکانی دەستی پێکردووە بە گوێرەی پلانی کاریش لە ماوەی 3 ساڵی داهاتوودا تەواوەکرێت. ئەم پرۆژە 178 دۆنمە یە 1000 خانووە پێک هاتووە لە 318 خانووی 200 ئەمانە تایپی ئەیان پێوترێ و 688 خانووی 180 ئەمە تایپی بیان پێوترێ. بە شێوەیەکی گشتی خزمەتگوزارەکانی سەوزایی هەیە، بەشێکی زۆر باشی سەوزاییە، نافورێ هەیە، مەکتەبی هەژدە پۆلیتیایە دوودانە، مزگەوتی تایە، باخچەی ساوایانی تایە. لە ماوەی ئینشاڵڵا 3 ساڵ تەواو بێ. خزمەتگوزاری ئەمە سەوزایی ئەمە هەر خۆی ئەمە لە سەرەتا لە دوای ئەوەی فۆرمادا باشکرد کە فۆرم ئەگەڕێنیتەوە 20 وەرەقایی تەقدیم، دوای ئەوە بۆ 6 بۆ 8 مانگ دەفتەرێک وەرەگرین، دوای ئەوە ئیتر مانگانە 2 گەڵاونی و ئەیەی هەتا پێدانی کلیل لە دوای پێدانی کلیلەکە لە 160 قیستەکانە تاو کردووە بە 18 ساڵچیەکەی 2 مانگانە 2 وەرەقیان لێ وەرەگرین. خۆی 4 جۆری خانومان هەیە، دووسەیمان هەیە، دووسەی ئاسایی 5 دەفتەر و 50 وەرەقەیە، ڕوکنەکانی چەنە 5 دەفتەر و 9 وەرەقەیە، سەوەشتایەکەی تایپی بیەکەیانە، ئاسایەکەی 4 دەفتەر و 95 وەرەقەیە، ڕوکنەکانی 5 دەفتەر و 7 وەرەقەیە. پرۆژەکە تایبەتە بە مامۆستایان و فەرمانبەران، بەڵام مامۆستایان گرفتیان لەگەڵیدا هەیە، ناڕازین لەو نرخ و پێشەکی و قیستەی کە دیاری کراوە، چونکە دەڵێن لە کفریدا خانوو بەو نرخە گرانە. نییە پرۆژەیەک نیشتەجێبوون 140 وەرەقە و 150 وەرەقە خزمەت گوزاری، یعنی ئەم خزمەت گوزاریە چییە؟ تۆ بەیانی هەموو نازانم ینی 150 ماوەی پرۆژەکە 4 ساڵ بێ و 4 ساڵ تۆ پارە بدرێت لە دوای 160 پارەکە وەرگری تۆ پێش لە کاتی وەرگرتنی کلیلەکە و دواییش دێیت تەنها بۆ فۆرمەکە 20 وەرەقە و دواتریش دێیت دەفتەرێک وەرەگری بە مقدمە، ئەمانە هەمووی ئەمانە هۆکاری ئەوەن کە ئەو پرۆژە هین بکرێت. بەو جۆرە ببێتە هۆکارێک دڵساردیەک یا ناڕازیەک لەسەر یا هۆکاری وەستانی پرۆژەکە. لە ماوەی 31 ساڵی ڕابردوودا ئەمە دووەم پرۆژەی وەبەرهێنانی نیشتەجێبوونە کە لە کفریدا دروست دەکرێت. ئەگەر ناڕەزاییەکانی مامۆستایان لەبەرچاو بگیرێت، دوای تەوابوونی پرۆژەکە کێشەی گەورەی نیشتەجێبوون چارەسەرە بێت. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.